خێزانێکی ناسراوی ئەم شارن بەڕاستی کۆمەڵی گیادگاری تایبەتیان هەبوو بەو بابەتە جا بەڕاستی ئەمە پێمان خۆش بوو هەموو خێزانەکە بدوێنین بەڵام کاتەکەەوەندە بەشی ناکرد وەکو تەبێژی خێزانەکەمان هەڵبژار کە کاکسادە چکام خۆی بێژەرە و ئیتر پێشکەشکارە لە کەناڵەکەی خۆشمان کۆمەڵی یادگاری زۆر تایبەتیان هەیە سەبارەت بە ڕۆژی ڕاپەڕین کە لەم شارەیە چی بوو چۆن نەبووە جا شتێکی زۆر تایبەتی باس کرد بەڕاستی بەر لە بەرنامەکە باسەوەی کرد کە ئەو کاتی لەگەڵ خوشک و براکانیان دەفتەرێکی تایبەتیان داناوە بۆ ئەو کاتی تاوان هەر وەکو خۆی ماوەتەوە دەفتەرەکە کە هەموو شتەکانی ڕۆژ بە ڕۆژ نووسیوە بۆ نمونە ئەو ڕۆژەی کە یەکەم جا کە یادی ڕاپەڕین کرا لە دەواازی ڕاپەڕین لە شاری ڕانیەوە دواتر ێواشەواشە تا گەیشتە شاری کەرکووکش ئەمان هەموو شتەکانیان نووسیوە بەڕاستی جا پێم خۆشە لە نزیکەوە خۆشی بدوێنم بزانم چۆن بچۆنم کاک ساسلااو دەبێت سلااو لە تۆش دکتۆر جازۆر کاک ساعت تۆ هەموو شت پێشکەشکارش بێتە بەزم جارەوە میوان ئاتی کاک ساعت پێم بڵێ ئەو ڕۆژە چۆن بوو ئێوە لە شاری کەرکووک بوون چۆن هەواڵەکەتان پێگەیشت خێزانەکەتان هەموو پێکەوە لە ماڵەوە بوون یاخود براکان پێشمەرگە بوون چۆن بوو حاڵەتەکە زۆر سواز دکتۆر جان زۆر بەخێر بێن ئێمە هەر لە سەرەتای ساڵی 91ەوە کە نەوەت شەڕی کوێت ڕوویدا و ئەمریکا لە سەرەتای 91 دەستی پێکرد پێش ئەوە کە باوکم مستەمر ڕادیۆیەکی هەبوو کە ڕۆژانە گوێی لە هەواڵەکانەگەر هەردەمەی نایە بن جۆمانە ئەمساڵ گۆڕانکاریە گەورابێ ئەمساڵ عێراق لە بەردەم گۆڕانکاریەکی گەورەیە یعنی بۆیە ئێمەش ینی هەر ئەو کاتە کە هەرچیەک بووایە ئەمە ڕۆژمێری هاوسەرێکی ساڵی 91ەکە هەرچیەک بوو ئێمە تۆمارمان کردن ئەو کاتەش زیاتر براگەورەکەم کاکەم عەبدوڵڵا لەگەڵ خوشیەکم لە ماڵ بوو پەروین خان ئەو دوانە زیاتر من ئەو کاتە تەمەنم 15-16 ساڵ بوو سێی ناوەندی بووم لەو ڕۆژەوەی کە شەڕی ئەمریکا دەستی پێکرد لە هەفتەی کانونی دووەم ئەو لێرە نووسویەتی شەڕی ئەمریکا و عێراق دەستی پێکرد کاتژمێر 2-15 خولەکی سەر لە بەیان یعنی ئەلەو ڕۆژەوە ئیتر کە ئەوە نووسرا ئیتر ئێمە ڕۆژانە چاوەڕوانی گۆڕانکاریەکانمانە کرد ئیتر قەسفەکان ئێمە لە ماڵ بووین کە قەسفی هەموو عێراق دەستی پێکرد و کەرکووکش دوور نەبوو لێەوەی جۆمان لە ساروخەکانە بۆ کە ئەکەوت ئیتر ئەوە بوو دۆخی خەڵک ئەو کاتە چۆن بوو لەم شارەکە لە ڕووی اقتصادیەوە خراپ بوو یعنی ئیش وەستا وەکو ئێسەش نەبوو ئەو کاتە هەر خۆی دۆخەکە ناسک بوو یعنی خواردن کەم بوو هەموو جۆرە نەبوو مەدرسە وەستا ینی قوتابخانە ڕاژیرە ینی خەڵکەکە بەعام ئیش نەما هەموو خەڵک ئیتر ئێمە بە ڕۆژەوە لە پێش دەرگا دانیشتین ئەوە نەی ئەگەر جەوەکە خۆش بووە یان لە ژوورەوە خزم و ناسیار ئاهاتن کۆ بووینەوە هەتا لە 24 شوبات لەو ڕۆژە هێرشی زەمینی دەستی پێکرد بۆ سەر عێراق سەرلەوانی 40 دقا ئەعلان کرا کە شەڕ دەستی پێکرد و کاتەش کارەبا هەر خراپ بوو پێم وایە کارەبا زۆر کەم بوو مۆ لە دەوشتێژ نەبوو ئەوەی کارەبا هەبووە ئەمان بینی هەواڵەکانمان ئەبینی ئیتر شەڕی ئەمریکا تا 28 مانگ بەردەوام بوو بەڕی ئیتر وەستا شەڕ لە 28 وەستا ئیتر ئەوە بوو دەنگۆی ئەوە بوو کە لە پاشووری عێراق و لە ناوچە کوردیەکان انتفاضە ڕۆدا ڕاپەڕین دروست دەبێت تا ئەو ڕۆژی پێنجی سێ لە ڕانیە و چوار قوڕنا شۆڕش هەڵگیرسا و ڕێک لە ڕۆژێکی وەک ئەمڕۆکە پێنجی سێ اینجا ئەو کاتەش ئێمە لەسەری نووسیمانە ینی ساهمێکمان کردووە لەو دوو ڕۆژە 5 و 6 ئەوە بوو ڕانی و چوار قوڕنا ئازاد کرا باشە باسی ئەو دۆخە بکە بۆ نەکەم جا لە شاری کەرکووک چۆن بوو پێشمەرگە کاتنە ناو شارەوە ئایا هاوڵاتیان شامەشانی ئەوان باسەکرێکە ها شامەشانی پێشمەرگەکان چوونە سەر دام و دەستگا حکوومیەکان و زۆر جارشێت باسەوەکرێت کە دام و دەستگا حکوومیەکانشیان بردووە ئەو شتە ڕاستە ئێوە کە وەک بینەرێکی ئەو بابەتە بەر لەوەی کە شۆڕش دەستی پێکرد لە 5 سیەوە دۆخ لە کەرکووک تێکچوو باش ئەوە بۆ حملەکانی هین دەستی پێکرد هەڵمەتی عەلی حەسەن مەجید بۆ جیران ئەوە بوو کاکەم خێوڕڵا لێرەش نووسراوە دوای ئەوەی سلێمانی و بازیان و دەربەندی خان و پردێ ئازاد کرا و دارەمان گەیشتە دارەمان نزیک ئێرە گەیشتە چەمچەماڵ و ئەو ناوە ئازاد کرا پێشەوەی شەڕی کەرکووک دەست پێ بکە ئیتر کاکەم خێوڕڵا لێچە کەوتە بەرێچێک لە حملەکانی عەلی حەسەن مەجید و جیرە هاتن لە ناو ماڵ ئێمە بەرەبەیان نانی بەیانیمانە خوارد هاتن بردیان و بەڵێ هاتن ماڵە گەڕان چەندی مانگ بوو پێم وایە ئەوەی کاکەم خێوڕڵا
هەشتی مانگ بوو 9 مانگ و شتەوە دەستگیر کرا و لە دوای ئەوەی ینی تەسەورەکەم نە هەشت و 9 16 پێش ینی کە دارەمان و ئەو ناوە گیرە سیانزەی مانگ هاتۆ بیرم سیانزەی مانگ بۆ ڕۆژە شومە گیرا و بردیان ئیتر ئێمە زیاتر قەلق بووین ینی زیاتر خەریب بۆ ئەو چێژە نەمێنێ لە دڵمانەکەەوە ئەو شارانە ئازاد کرا و بە تایبەتیش ئێمە لە گەلی کوردستانەوە ئەمان بینی کامێرەیەکیاندانا بوو لە لای قەرەهەنجیر نەوتەکەی کەرکوچی تەسویرە کرد ئێمە ئەماوت ئەو کامێرەیە ئازادە بە ئازادی ئەو ئاگرابینێ ئێمە داگیر کرابووی ئێمە ئازادیمان نبینی ئەترساین بەڵام ئەو کامێرە بە ئازادی ئاگرەکەی باوەگڕگوڕێ بینی ئەو کاتێک کە وەکوتم کە دەستی پێکرد هاتنە ناو شاری کەرکووک و جم و جۆڵەکان چۆن بوون و ورەی خەڵک چۆن بوو لەو کاتەیە ورە زۆر بەرز بوو ینی سەرڕای ئەوەی ئەم کێشانە هەبوو ینی خەڵک ڕاوەنرا خەڵک لە ماڵ خۆی ناخەوت ئەچوونە ناوچە عەرەب نشینەکان من شەوێک لە شەوەکان لەگەڵ کاکەم خێرەڵا لە دەوری 7 مانگ بوو چووی لە ڕێبەغا لە ماڵ ناسیایەک خەوتی بەڵام خۆ ناکرێ هەموو شەوێک بخەوی ینی ئاگادار شەکراینەوە لە هەنێ برادری بۆ نمونە بەحسی و ئەمانە دەستیان هەبوو لە ناوت ئەم شەوەکە ڕەحیماوە سبەی شۆرجێ ئیتر ئێمە لەو شەوتیانم شەو ڕەحیماوە نییە کە هاتینەوە بۆ ڕەحیماوە ئەوانیش ینی ئەو فێڵیان بەکارێ هێنا دیعیان بڵاوە کە دۆ لە شۆرجەیە کەچی هاتنە ڕەحیم بما برایکشت پێشمەرگە بوو ئەوش بەشدار کاکەم نەسوڕا خۆی سەرباز بوو لە بەغا ئیتر کە ئەمە دەستی پێکرد بە ئیجازە گەڕایەوە ئیتر لەگەڵ وەساسابیرە بوونە پێشمەرگەی 21 زۆر باش ڕووداوێک کێکە لەو کاتەیە زۆر ینی بیرت پێ بۆ نەباسیەوە کرا و خەیاتەی کە ئەمەی بۆ دروستکردنی بۆ بنەماڵی ئەم خەیاتەی ئەمەی بۆ دروستکرد من لە پێش دەرگا وەستا بووم هەلیکۆپتەرێکی گەورە لە بان سەر ئێمە لە ڕەحیماوە ئێمە بەرامبەر مەعمەل کۆلە بووی لای فلکەی خوان ئەلێەوە ڕاوەستا بوو ینی ئەسوڕایەوە ئێمە ئەوها سێرمانە کردمان بزانین چیەکە بینیم 4 ساڕوخی تێگرت ئەلێەوە 4 ساڕوخی تێگر بۆ ناو ڕەحیماوە دواتر زانیم کەوتۆتە ماڵی کە سوکاری ئەو هیواخەتی هاوڕێم ئیترەوە بۆ بزانم باپیرەی و نەنچی و خاڵۆیەکی و ئەمانە هەمویان شەهید بوون یەکێ بوو لە ئەو کارە ساتەکان دووەم عینەن ئێمە لە پێش دەرگا وەستا بووین ئارپیچیە کات لە ماڵەکەی بەرامبەرمانیدا لە دیوارەکەیدا چۆ ژوور و قاتی دووەمیدا ینی باش بوو کەس لە قاتی دووەمانە بوو ئارپیچەکە چۆ ماڵەوە و ئەو دیوارانەی هەمووی ڕۆخان دواتر ئەوەی کە پێشمەرگە هات و دوای بۆ ئێوارەکەی گەڕانەوە ئێوەش ڕاتان کرد ئەمە باسی ئەو ئێوارەیەکەم کە پێشمەرگە هات ئێمە زانیمان پێشمەرگە هاتە ژوورەوە بەڵام ئێمە هێشتان منەظەمەی بەعس کە ئێستا مەرکە شۆرتەی ڕەحیماوە ئێمە لە پشت ئەوە بووین بۆ ئەملاوە ئەلەوێ تەقاکرا ئەوان لەوێ بەرگریان کرد هەتا بەرەبەیان ینی ئێمە ڕاستە لەم دیۆ بووین پێشمەرگەش هات بۆ ئەم دیۆوی بەڵام ئەوان هەرما بوون تا بەیانی شەو هەمویان کوژران و دواتر ئەو کاتە شۆرا و ماڵی لێ نەبوو ئەلێەوە چەندە بابەیە قەسفی ناو ڕەحیماوەیەک تۆ پێ هاویشت بەیانی زوو کە خۆر هەڵات ئەو کاتە باوکم بەزمنی بەدەسەوە بوو لەبەرەوەی کاکەم عەبدوڵڵاکە ئەو کاتە لە کەرکووک سەرباز بوو پێشمەرگە بەیانی زوو ناوێ پێیان وت بوو کاکەپڵا لە ماڵە بڕۆن بزانە ئەشیای طبی هەیە معاون طبی بوو هاتن بردیان جلێ کوردی لە بانج لە عسب خۆی گۆڕی بوو بڕە بۆ دەوام جلێ کوردی کردەبەری و ڕۆیش بۆ وتی بریندارمان هەیە بۆ تەداوی اینجا کە منی بەیانی زوو منی هەڵسان وتی بڕۆ بزانە ماڵ میم کرد ئەوان لە بیدای ڕەحیماوە بووم بزان وەزعیان چۆنە تەلەفۆن نەما بوو لە بینمانە ڕۆیشتم وتیان شەو ساڕوخ کەوتۆتە ماڵەکەی تەچانەوە ماڵیان جێهێشتووە ئیتر هاتم وتم سەلامەتن اینجا من لە ڕێگە کە ڕۆیشتم بە بەردەم لای منەظەمەکەەوە ڕۆیشتم دوو سەرباز کوژرابوو سەرباز جلی سەربازی یەکێوە پارچێ پەڕودراوە باندەبوون چاویان لە هاتنەوە دویان نەهاتمەوە بەو لای ڕۆیشتمەوە سێرم کرد 4-5 ئەمن لە بەردەم هینەکە کوژراون منەظەمەکە ینی ئەوانم بە چاوی خۆم ڕاستە دەست خۆش بە کاک ساجیان زۆر سپاس بۆ تۆ شتێک ماوە لە کۆتایە بیڵێ وەڵا زۆر سپاس ینی ئێمە ئەگەر باسی لەمە بکەین ئەم ڕۆژژمێری هاوسەرە تا ئێستا ڕسمەکەی سەدامشی بەسەر حەزم نەکرد لای بدەم هەر بمێنێ بۆ ئەوەی بیرمان نەچێ ئەمە لە ساڵی نۆتیەک هەموو ئەوانەمان نووسی کە لە کەرکووک ڕۆیشتین و دوایتر کەرکووک ئازاد کرا و دوایی ژیرایە و ڕۆیشتین بۆ بەرەو ئێران بڕۆین لای حاجی ئۆمەران ئێمە خەبەریاندا پێماوتیان
کاکەت خێڕڵا بەر بۆ باوکم وتی لێرە بۆستم با بزانین ئەگاتە چۆ ئیتر شوێک لە شەوەکان هاتەوە بەلامان بەر بوو کە کەوت بۆ بەر عەفوعام ئیتر ئەمانە هەموو یادگارین ئەلەوێ ئێمە دانیشتوین بەردێ گەورە هاتە خوارەوە دای لە پشتی خوشیە گەورم باجی سارە ئیتر ئەوش بۆ 6 ڕۆژ ناو سارە نەیتوانێت بجوڵێ ئەمانە هەموو دواتر لە مانگی 4 کاکەم فەتحوڵاکە هاتەوە لە سەیتەرە دیسان گرتیان ئەوش تەسفیر کرایەوە بۆ بەغا ئیتر ئەم 4 برایە هەمووایەکی شتێکمان بەسەر هات درێژ کاک سعد بەهیوان خێزانە هەر بمێنێ ئەمەی کە جۆتان لێوە بەڕاستی گرنگیدان بەم بابەتە بەڕاستی ئێستا لەوانەیە کاک سعد کاتێک کە باسی ئەو بابەتەکە هەرێکێک لە ئێوە هەرێک لە خێزانەکانی ئێمە بەڕاستی یادگاریەکی هەیە لەگەڵ ئەو بابەتەیە بەڕاستی ئەمە وەکو بیرێنانەوەیەکە وەکو وانەیەکە بۆ ئەوەی کە بزانین ئێمە لە ڕابردووە چۆن بوو چۆن نەبوو ژیان چۆن بەڕێکراوە ئێمە لەسەر ئەم پرسانە بەڕاستی بەردەوامە بین سپاس بۆ ئێوە چینەوە لای میوانێکی ترمان کە لە ستۆدیۆ لەگەڵتانە بێ و فەرموون